بانیتان باش، ڕۆژتان باش، سپێدێکی باش بۆ هەمووان. دەستپێکی ڕۆژەکەتان با لەگەڵ کوردستان 24 بێ بە تایبەت پرۆگرامی ڕۆژباش بۆی کە ئەو بڕگە و بابەتانەی کە ئێمە ئامادەمان کردووە سوودی هەیە بۆ ئێوە بێگومان، چونکە بڕگە و بابەتی هەمە ڕەنگە و تەندروستیە و بە شێوەیەکی گشتی هەموو ئەو هەواڵە ناوخۆجییانانش بۆیە کورتەکەینەوە لەم ماوەیەدا بۆ ئێوەی دەخێنە ڕوو، بۆیە لەگەڵمان بمێنەوە تا تەواوی پرۆگرامەکە ببینن. ئێمە ئەمڕۆ تەوەرێکمان ئامادە کردو بۆیەوە کە باس لە چەند خانمێکی بەهرەمەند و چالاک ئەکەین کە بزانین ئارەزووی ئەوان چییە، ئەیانەوێت لە چ بوارێکدا کار بکەن و خزمەت بە کۆمەڵگا و بە جیهان و بە کوردستانیش بکەن. ئێستا باسی ناکەم تاو کاتەی تەوەرەکە دەست بێکات و میوانەکەم لێرە ئامادە بێت. جگەلەوە باسی و میوانەکەین کە لەم وەرزەدا پێیەگا چ بەرهەمێکی خۆماڵیەوە لە چ ناوچەیەکی کوردستانە چۆن کۆکرێتەوە، هەموو ئەمانە بڕگە و بابەتی تەواو و پڕن بەرنامەکە دەوڵەمەندترەکەن. بەڵام دەستپێک وەک هەمیشە بە کورتێک لە هەواڵە ناوخۆی جیهانەکان دەبێت و دواتر بەردەوامە بم. مەسرور بارزانی بە بۆنەی 75مین ساڵیادی دامەزراندنی پارتی و لە دایکبوونی سەرۆک بارزانی پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند. سیاسەتی پارتی سەرچاوەکەی دانایی و مێژووی و پرسەروەری سەرۆک بارزانیە و ئەمڕۆ گەورەترین حزبی کوردستان و عێراق و ناوچەکەیە. هەمیشە لەگەڵ جەماوەرەکەی دروشمە نەتەوەی و نیشتیمانیەکانی ڕاستگۆ بووە. مەسرور بارزانی ڕاشی دەگەنێت کاروانی خەبات و تێکۆشانی پارتی لە پێناو داکۆکیکردن لە مافە دەستوری و پرسە نیشتیمانیەکان و پەرەپێدانی زیاتری کولتوری بە یەکەوە ژیان و تەبایی و بنیادنانی کوردستانێکی بەهێزتر بەردەوامە. ئەمڕۆ لەژێر چاودێری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کارەبا وێستگەی کارەبای 132 kV نیشتیمان لە شاری هەولێر دەکاتەوە. وەزارەتی کارەباش ڕایگەیاند کە پرۆژەیەکی گرنگی کارەبا لە شاری سلێمانی بە گوژمەی 3 ملیارد دینار جێبەجێ دەکرێت. بەپێی ڕاگەنراوەکەی وەزارەتی کارەبا پرۆژەکە کێشەی کارەبا لە 5 گەڕەکی ئەو شارە چارەسەر دەکات. بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر لەبارەی تاوانی کوشتنی موسا بابەخانی ڕایگەنراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند دوای لێکۆڵینەوە لە ژمارەیە گومان لێکرا و کۆکردنەوەی زانیاری پێویست دەرکەوت. گومان لێکراوی سەرەکی کەسێکە بە ناوی سەرمەد داود عەبد عەلی ناسراو بە سامان ئیلامی و پەیوەندی هاموشۆی لەگەڵ تاوان لێکراو هەبووە. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ڕەتی دەکاتەوە هیچ کاندیدێک لە هەڵبژاردن کشابێتەوە. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لە ڕاگەنراوێکدا ڕایگەیاند 130 چاودێری نێودەوڵەتی لە چوارچێوەی کاری نووسینگەی یارمەتیدانی هەڵبژاردننی سەربەرنەتەوە یەکگرتووەکان چاودێری پرۆسەی هەڵبژاردن دەکەن. کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق جەختیشی کردەوە تا ئێستا هیچ کاندیدێک بە فەرمی لە پرۆسەی هەڵبژاردن نەکشاوەتەوە. لە هەڵبژاردننی پێشوەختەی عێراق 3523 کاندید لەسەر 329 کورسی پەرلەمان کێبڕکێ دەکەن. تالیبان تەواوی ئەفغانستانی کۆنتڕۆڵ کرد جگە لە فڕۆکەخانەی کابولی پایتەختی ئەفغانستان نەبێت و ڕاشی دەگەیەنێت بەم زوانە دامەزراندنی ئەمارەتی ئیسلامی لە ئەفغانستان ڕادەگەێنن. ئەشرەف غەنیش دوای جێهێشتنی ئەو وڵاتە ڕایگەیاند بۆ ڕێگری لە خوێنڕشتن ئەفغانستانم جێهێشت. تالیبانیش بە زەبری شمشێر و تفەنگ دەسەڵاتی گرتە دەست. ئەمڕۆژ ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەسەر ڕەوشی ئەفغانستان کۆ دەبێتەوە. کورتەی هەواڵەکانم پێشکەشکردن. دوو خانمی ئەندازیاری خەڵکی گەرمیان زیاتر لە ساڵێکە بیرۆکەی مۆزەخانەیەکی جوڵاویان لە هەرێمی کوردستان داڕشتووە. ئەوان هاوڵاتیان لە شوێنە کەلەپوری و کللتوری بە تایبەت مۆزەخانەکانی کوردستان کۆکەنەوە و باسی مێژوو شارستانیەتی ناوچەکەیان بۆکەن بۆی زیاتر ئاشنای کوردستان بن. ئەوان ئەڵێن دەیانەوێت هەموو کوردستان و عێراق کە ناوچەی میزۆپۆتامیایە بەم جۆرە بنەوەی نوێ بناسێنن.
ئەم دوو خاتونە بەشیاندا زیاریان تەواو کردبوو و ئێستا سەرقاڵی گەڕانن بە ناوچە جیاوازەکانی کوردستان بۆ ئەوەی لە ڕووی کلتوری و مێژوویی بە هاوڵاتیانی بناسێنن. سەردانی ئەم جارشیان بۆ ناو مۆزەخانەی سریانیە لە عەنکاوە. هاوڵاتیانی کورد و بیانی لەم شوێنە ئامادە بوون. بەهار باسی ژیانی کریستیانەکانی کوردستان و شێوازی جلوبەرگ و نەریتەکانیان بۆ دەکات. ناساندنی ناوچەکانی کوردستان و مێژوو و شارستانیەتی وڵاتەکەمان ئەرکی ئێمەیە. ئەمەش قسەی ڕەوشتە. ڕەوشت باسی ئەوە دەکات کورد مێژوویەکی دەوڵەمەندی هەیە، ناکرێت پەراوێز بەخرێت. ئارەزوویەکی زۆرمان هەیە لە بواری شوێنەوارناسی، بەڵام لە هەمان کاتە زانیمان کە کەلێنێکی زۆر هەیە، کەلێنێکی گەورە هەیە لەو مەجالەیە و خەڵکی کوردستان و عێراق ئاشنانین زۆر بە کەلەپور و کلتور و شارستانیەتی نەتەوەی کورد و نەتەوەکانی ترای کوردستان و عێراق. ئاشکرا کە شارستانیەتی کوردستان و عێراق شارستانیەتی میزۆپۆتێمیا دەوڵەمەندترین و گەورەترین و یەکەمین شارستانێتە لە هەموو جیهاندا. لەم خاکەدا لە کوردستان و عێراق چەندین داهێنان کراوە، با بڵێن چەندین داهێنان لەم خاکەوە سەری هەڵداوە، شارستانێت لێرەوە سەری هەڵداوە و خاوەن کەلەپورێک و کللتورێکی زۆر دەوڵەمەندین بە کورد و نەتەوەکانی تری کوردستان و عێراقەوە. بەڵام بەداخەوە ئاشنایەکی ئەوتۆمان نییە لەسەر ئەو بابەتە، بۆیە ئێمە بڕیاری ئەوماندا کە پێکەوە مۆزەخانەیەکی جوڵاو دروستکەین. ئەو کەسانی هاتوونەتە ناو مۆزەخانەی سریانی زیاتر بە نەریت و مێژووی کریستیانەکانی کوردستان ئاشنا دەبن. کانی ماوەیەکی کەمە گەڕاوەتە کوردستان، دیتن و ناسینی ئەم کولتورە بۆ ئەو زیاد لەوەی کە نوێیە چێژی تایبەتی پێدەبەخشێت کە حەزی لە مێژووە. زۆر خۆشحاڵم کە زۆر دەمێک نییە من لە کوردستان تەواوی ژیانم لە کوردستان نەبووم، بەڵام زۆر خۆشحاڵم کە لێرە بانگیان کردیمە، داوەتیان کردیمە بێم ئەو شوێنە جوانە بینم. بۆ کەسێکی وەکو من کلتور زۆر گرنگە. هەر کاتێکش لە دەوەی کاتی کە لە دەروی وڵات بووم زۆر شانازی بە کوردەواری خۆمە کردەوە و هەوڵم ئەدا لە مناسەبەتەکان ئەگەر لە دەوڵەتی خۆشنم هەر بە جلی کوردی بڕۆم. پێم وایە زۆر گرنگە کە ئێمە لێرە بتوانین شتی جیاواز بزانین لەسەر کەلتوری خۆمان کە تەنها بەس ئەو شتانە نییە کە ڕۆژانە ئیبینین. بۆ نمونە ئەمن لێرە و یەکەم جارە شوێنێکی وا بینم زۆریش خۆشحاڵم. ئەمە یەکەمین چالاکیەم خاتونانەیە لە شاری هەولێر. پێشتر چەندین چالاکیان لە گێرمیان و سلێمانیش ئەنجام داوە. بەم جۆرە باسی مێژووی نەتەوە و شارستانێتی کۆنی کوردستان دەکەن. جیالەوەی وەک مۆزەخانێکی جوڵاو ناویان لە خۆیانەوە هەوڵدەدەن هاوڵاتیان لە ناو کۆڕ و سمینەرەکانی خۆیان زیاتر پەیوەست بن بە پاراستنی کلتوری کوردی. هێرمۆلودی کوردستان 24 هەولێر. پاکێجەکەی هێرۆمان بینی کە باسی ئەو گروپەیە کرد کە چۆن کارەکەن یانەوێ چی بکەن. ئەمە زیاتر سەی لەسەرەکەین بۆی بزانین گروپی خانمان بە ناوی هەوری کار لەسەر مۆزەخانەی جوڵاوەکەن و یانەوێ لەو ڕێگەیەوە مێژووی شارستانی تێرمی کوردستان و عێراق چۆن بە خەڵک بناسێنن. میوانداری بەڕێز بەهار جمهور دامەزرێنەری گروپی هەوریمان کردووە لێرە لەگەڵ ماو گفتوگۆکەمی لەگەڵ بەردەوامەکەم. بەخێر هاتی بەهار. زۆر سپاس باشتر باشتر بۆ تۆ بۆ بینەرانێش زۆر سپاس. بەیانێکی جیاوازیان هەر خۆت ڕۆتینی ژیانەوەیە زۆڵستی تۆزێک دەنگتر هەڵاستم لە ئەمڕۆ، بەڵام زیاتر ڕۆتینی ڕۆژانم هەیە بتوانم ساعت 6 بەیانی هەستم تۆزێک چالاک بم بزدە چالاکترە بی زۆر. بەڵێ بەهار گروپەکەتان من سەرەتا پیرۆزبایتان لێکم دەستخۆشیتان لە یەکەم گروپەکەتان بیرۆکەکەی کە تۆ خاوەنی چۆن بوو چۆن سەری هەڵدا؟ بەڵێ گروپی هەوری یاخود ئەمە پێڵی مۆزەخانەی جوڵاوی هەوری کار لەسەرەوە کات شارستانیەت و مێژووی کوردستان و عێراق یاخود مۆزۆپۆتامیا بناسێنێت، بەڵام خۆی لە سەرەتاوە فکرەکەش ئەوەیە کە بیرۆکەی مۆزەخانەش بگۆڕێت، چکە لە لای خەڵکی ئێمەیە بەڕاستی مۆزەخانە ینی شتێکی حکومی، ینی شوێنێک کە تەنها بچی لەوێ سەیری شتی کۆن بکەی جارەوەی کە بتبەستێتەوە بە با بڵێن سەردەمی ئێستا بتوانانی خۆتی تیا بینیتەوە، بتوانانی هەنێک چالاکی تۆش تیا بەشدار بیت، ینی هەرەوە نەبێت بچی سەیری کۆمەڵک شت بکەیت. بیرۆکەکە لەوە سەری هەڵدا هەم من و هەم هاوڕێکەشم ڕەوشخان
کاتێک هەموو جارێک سەردانی شوێنەوارەکانمانە کرد لە کوردستان یانە کە لەگەڵ گروپانەیە ئەڕۆی بۆ سەیران یا خۆت ئەچوونە دەروی وڵات شوێنێکمان ئەبینی خەڵکێکی زۆر لە لای ئێمە بەڕاستی دەربارەی شوێنەوارەکانی خۆمان نازانن لەوانە خەڵکی دەرەوە باشتر لە خۆم زان چکە لەسەری ئەخوێندنەوە ئەزان ئەو ناوچەیە و شوێنەواری ئێمە چەند گرنگە بەڵام زۆربەی خەڵکی خۆمان لەوانەیە ئەزانێک ئەوە شوێنەوارێکە ئەزانێ کە گرنگە بەڵام نازانێت بۆ نمونە مێژۆکەی 4,000 ساڵ 5,000 ساڵ پێش ئێستاە یاخود کۆمەڵێک با بڵێن پاشا و کەسی بەتوانە و کەسی داهێنەر لەم ناوچەیە هەبوون جا بۆیە ئەمە کاتێکە سەردانی ئەو شوێنانەمانە کەمانزانی کە خەڵکی خۆمان بەخۆشمانەوە دەربارەی کەمتر زانیاریمان لەسەری کەمتر زانیاریمان هەیە بۆیە حەزمان کرد کە بتوانین ئینیشیتیڤێکمان هەبێ کارێکمان هەبێ دووبارە ئەو شوێنانە بناسێنینەوە بە خەڵک باشە بەهار چۆن ئەو بیرۆکێت یاخود پەیوەندیەکی ڕاستەوخۆی بە بواری خوێندنەکەت هەبوو یاخود تەنها ئارەزوو بوو خولیایەک بوو بۆی بیرکردنەوەیەک بوو لای تۆ دروست بوو بەڕاستی ئەمەمان بینی کە کلێنێکە لەناو کۆمەلگایە کە بۆشایەکە پڕ نەکراوەتەوە بە تەواوەتی بۆیە ئیشمانە سەرکی ئەگەرنا من و ڕەوشتیش هەردووکمان ئەندازیارین پەیوەندی نییە بەڕاستی بە بواری خوێندنمانەوە بۆیە بەس تەنیا بینیمان کە لەناو کۆمەلگای ئەو شتە پێویستی بەوەیە کە بتوانین ڕووناکی بخێنە سەر باسی ئەوە کرد کە زۆرە چوونە ئەو شوێنانە سەردانتانە کرد ئەمە بوو بۆی کە کلێنەکە بەبینەوانە ئەمە بەشێک بوو با بڵێن لە بینینی کلێنەکە کە لە ناوخۆیە سەردانی شوێنەکانمانە کرد بەڵام ئێمە هەردووکمان زۆر سەفەری دەروی وڵاتی شەکەین ئەجا کە هەموو جارێک ئەڕۆشتینە مۆزەخانەیەک یان ئەڕۆشتینە شوێنەوارێک ئەمانزانی کە خەڵکی خۆیان چەند زانیاریان دەربارەی هەیە چەند شانازی پێوە ئەکەن و چەندێک پاراستویانە چکە ئێستا گەبڕتە شوێنەوارەکانی ئێمە کۆمەڵێکیان لەوانەیە نووسینی لەسەر کرابێت لەوانەیە شکێنرابێت بەڵام کە ئەچێت دەروی وڵات ئەو شتانە زۆر بە جیاواز سیر ئەکرێت ینی ئەوەکو با بڵێن گەنجینەیەکی نیشتیمانیە بۆ ئەوان هەموو کەسێک بەرپرسیارە لە پاراستنی لە زانین دەربارەی شانازیکردن پێوەی بۆیە ئێمە ئەها کە ئەڕۆیتە وڵاتێکی ترە بینی ئەو 500-600 ساڵ تەمەنێتی وڵاتەکەی کە چیتۆ وڵاتەکەت هەزارها ساڵ تەمەنێتی وەکو بڵێ خەفەتە خۆی تۆزێک حەزەکەی تۆشک و ئەوان زیاتر گرنگی پێ بدرێت باشە بە پێوەی کە بینیتان لە کوردستان بۆ هۆی بۆ نمونە بگەڕێنەوە بۆ مێژوو ئەو مێژووی هەیەی مقابلی ئەوە مۆزەخانەی هەیە مقابلی ئەوە یاخود بڵێن کەرەستە و کللتورێکمان هەیە کە پارێزراو بێ یاخود ناکەمترە لە ئاستی گەورەیەکەی بەڵە بەڕای من زۆر کەمترە لە ئاستی گەورەیەکەی چکە ئەوەی کە ئێمە بینین تا ئێستا تقریبان 17,000 شوێنەوار دۆزراوەتەوە یان لە کۆمەڵێک با بڵێن ڕێکخرا و ئیشە سەراوەکەن زیاد لە 124,000 شوێنەوار و کەرەستەیان دۆزیوەتەوە لە وڵاتەیە ئەگەر بێت و خۆزگە بمتوانی باە پێتان پیشان بەم نەخشەیەکی عێراقەیە کە باسە شوێنەوارەکان یەکات هەر بستێکی ئەم خاکە لەوانەیە شوێنەوارێک بێت لەوانەیە شتێکی کە لە پوری گرنگی تیا بێت کە نەمانتوانی بێت تەنانەت ئیشیشی لەسەر بکەین بۆیە بینی ئێمە کۆمەڵێک مۆزەخانەمان هەیە کە ئیشی زۆر جوانیان کرۆ کۆمەڵی مۆزەخانەی حکومی کۆمەڵە لایەن هەیە ڕووناکیە خەنە سەرمکارانە بەڵام با بڵێن وەکو بەراوردێک بەوەی کە ئەو گرنگی لە شارستانیەتی ئێمە هەیە ئەو مێژووەی و ئەو هەموو ساڵی کە شارستانیەتمان هەبوو چەند شارستانیەتێک هەبووە زۆر کەمتر ڕووناکی خراوەتە سەری باشە ئێوە ئێستا چەند کەسن تەنها تۆ ڕەوشتخان کە ئاماژەت پێکرد یاخود کەسانی کەش بەشدارە بێ لە کاتی گەڕانەکانتان لە کاتیەوەی کە خۆتان ناوتان ناوە مۆزەخانەی جوڵاو بۆ نمونە ئیڤنتێک ڕێکەخەن تەنها خۆت و هاوڕێکەت بەڕێوەیە بن یاخود کەسانی کەش بەشدارە بێ ئێمە هەردووکمان وەکو با بڵێن بەڕێوەی ئەبین بەڵام کۆمەڵێک خۆبەخشمان لەگەڵ ئەبێت لە هەر چالاکیەکەیکەین بۆ منە لە سلێمانی سێ خۆبەخشی زۆر بەتوانەمان لەگەڵا بوون بۆی بتوان ئیڤنتەکە ڕێبخێن ئێستا لە هەولێر ئیڤنتی ترمانە بێت کۆمەڵی خۆبەخش ناویان نووسیەوە بتوانن بەشدار بن لەو ئیڤنتەیە لە داهاتوانی پلانیوەتان هەیە گەورەیکەن گروپەکەتان یاخود تەنها خۆت و هاوڕێکەت بەڕێوەی بەرن بەدڵنیایەوە زۆر پێمان خۆشە ئەگەر گەنج هەیە کە با بڵێن حەزیان لەو بوارە بێ و حەزیان لێ بە گرنگی بن بە شوێنەوار پێمان خۆشە بتوان پەیوەندیمان پێوە بکەن و ئێمەش بتوانین
گروپەکەمان گەورەتر بکەین بەوانەوە. باشە ئامانجی گەورەی ئێوە چییە بۆم کارە؟ ئامانجی گەورەی ئێمە دوو ئامانجی زۆر سەرەکیمان هەیە. یەکێکیان ئەوەیە کە بتوانین خەڵکی خۆمان دووبارە بە شوێناوەڕەکان بناسێنینەوە، ئەوەی تریشان بتوانین شێوازێکی جوانتر لە وڵاتەکە پیشان بین بە خەڵکی دەرەوە، چکە لەوانەیە کە باسی عێراقەکەی هەمووی وەکو شەڕ و با بڵێن جەنگ وڵاتەکە ببینێت، لە کاتێک ئەمە زۆر شتی جوانمان هەیە، زۆر چالاکی جوان هەیە، شوێنەواری جوان هەیە، ئەمانەیە ئەوە بە خەڵکی دەرەوەش بگەێنین. باشە هەر لە سەرەتای قسەکان تۆ جەختی لەسەرەوە کردەوە بە گشتی عێراق باس کرد. ئێوە کارکردنەکەتان بۆ تەواوی عێراق بە یاخود لە هەرێمی کوردستانە کارەکەن؟ ئێمە لە هەرێمی کوردستانەوە دەستمان پێکرد، بەڵام بە دڵنیایەوە ناوەستین تەنها لە هەرێمی کوردستان. پلانی داهاتوومان ئینشەڵاوەیە کە بتوانین لە شوێنەکانی تری شارەکانی تری عێراقیش چالاکی بکەین. بۆ ئەمە چیتان کردو؟ چه هەنگاوێکتان ناوە؟ هیچ ئاسانکاریەک هەیە یاخود بربەستێک هەیە بە پێچەوانەوە؟ بەڵێ خۆی لە هەر کارێکە کۆمەڵێک بربەست هەیە، بەڵام خۆشببختانە ئێمە هەر لایەنێک چه حکومی بێت یاخود ڕێکخراوەکان بێت یاخود میدیاکان بێت، هەموو جارێک کە لەگەڵیانە قسەمان کردو زۆر بە ئەرێنی بەدەم ئێمەوە هاتوون و زۆر بە ئەرێنی یارمەتیان داوێن. لەگەڵ کۆمەڵی لایەنە ئێمە ئێستا با بڵێن تەنسیقەکەین، ناتوانم ئێستا با بڵێن ناوی هەموو لایەنەکان بێنم، بەڵام کۆمەڵی لایەنی حکومی هەیە، بۆ نمونە دەستەی گەشتوگوزاری هەرێم لە هەمان کاتە چەند دەستگایەکی تر هەیە کە ئێستا پێیان خۆشە هاوبەش بن لەگەڵ ئێمە، لەگەڵ یونسکۆیە قسەمان کردووە، لەگەڵ کۆمەڵێ با بڵێن گروپی تریشە. وەکو عێراق لە ئێستاە چه هەنگاوێکمان ناوێت بۆ چوونە دەرەوەی کوردستان، لە ئێستاە تەنها ئێمە مانەوێت با بڵێن ئیڤنتی داهاتوومان کە لە هەولێرە بێت با بڵێن ئیش لەسەرەوە بکەین، دواتر پلانی چوونە شارەکانی تر عێراق دابرێن. ئێمە کۆمەڵێک لایەنی باش، کۆمەڵێک ڕێکخراوی باش بەوێ ئەناسین، بۆیە تەسەوڕەکەم بۆ ئێمە زۆر ئاسان بێت بتوانین بچینە ئەو شارانە. لە بربەستەکانیش وەکو هەر کارێک کۆمەڵێک بربەستەیە، ئەوەیە کە تۆ بۆ نمونە لەوانەیە نەتوانی لاینی مادەیەک لە قەوسەکە بربەستەکان بۆ ژنبوونتانە یاخود بۆ کارەکەتان؟ بۆ کارەکەیە من بەڕاستی هیچ نابێنم بربەستێکە دڵخۆشی ژنبی و کار بکەیت، باکسەوە کۆمەڵی لاینی زۆر زۆر پرۆفشناڵ هەیە، تۆ توان لەگەڵانە قسە بکەیت. گرنگەوە بزانیت تۆ لەگەڵ کێیە قساکەیت و گرنگە بزانیت ئیشەکەی خۆت چۆن ئەتوانی دەربخەیت لە لای ئەوانە. من تا ئێستا نە من و ڕەوشتیش هیچ ئاڵنگارێک ناچۆتە ڕێگەمان لەبەرەوەی ئێمە کچین یان ئافرەتین، زیاتر باکسەوە زۆر یارمەتیشیان داوێن لەولایەنەوە. سەرکەوتوو بن، هەڵبەت بەشێکی بەهێزی خۆتانە. بەهار باسێکی ئیشەکانیشتان بکە، بۆ نمونە ئەچنە شوێنێک مۆزەخانە جوڵاوەکەتان چیەکەن، کارەکانتان چۆنە، دواتریش باسی و ئیڤنتەی مانگی 11 بۆ بکە. بەڵێ ئێمە با بڵێن کارچالێکیەکانمان تۆزێک جیاوازە، کۆمەڵێکیانەوە ئیڤنت ڕێکەخێن، بۆ نمونە مانگی 5 لە سلێمانی یەکەم ئیڤنتی خۆمانمان ڕێکخست کە کۆمەڵێک لایەنمان داوت کرد بوو، پەنەڵێکمان ڕێکخست بوو بۆ کۆمەڵێک ئافرەتی بەتوانە کە لەوێ باسی ئەوەیانە کرد چۆن ئافرەت ئێستا بتوانێت مێژوو شارستانیە دروستکە، چکە ئێمە با بڵێن ناوڕۆکی ئیڤنتەکە ئەوە بوو کە چۆن ئافرەتانی میسۆپۆتامیا پێشتر پێش هەزارها ساڵ توانیوانە داهێنان بکەن، توانیوانە یەکەم ئافرەت بن شاعیر و نووسەر بن، لە سیاسەتا بەشدار بن، توانیوانە داهێنانی تایبەت بخۆیانە یەکەم مۆزەخانەش ئافرەت دروستی کردووە لە هەموو جیهانە کە ئافرەتێکی سۆمەری بووە. ئەجا زۆر زۆر ڕۆشنایمان خستە سەر و لایەنانە بۆ ئەوەی بتوانین ئافرەتی شەو شتانە ببینێت کە چەند بەهێز بوون لە ڕابردۆ، ئەتوانی ئێمە ئێستاش چی بکەین. ئەجا کۆمەڵێک با بڵێن ئەکسسواراتی ئەوانمان دووارە تازە کرد بۆ کە پێش 4000-5000 ساڵە ئەو خشت و شتانی کە بەکارێن هێنا بوو تازەمان کردبووەوە، کۆمەڵێک چیرۆکی باش لێ باس کرا، کۆمەڵێک بزنسی کللتوری کە بە شێوازی جیاواز کارەکەن لەوێش پێشکەش کرا. ئەوە با بڵێن بۆ وەکو ئیڤنتەکانمان، وەکو چارەکەکانشمان بۆ سەردانی مۆزەخانە و شوێنەوارەکان، لەوێ ئێمە کۆمەڵێک خەڵک کۆکەینەوە بینە مۆزەخانەکان دووبارە لەوێ لەلایەن مۆزەخانەکانەوە باسی ئەو شوێنەیان بۆ ئەکرێت، چکە لەوانەیە زۆربەی خەڵکی ئێمە نەزانن ئەو مۆزەخانە بوونی هەیە. ئەم جارێک کە چوبوونەوە مۆزەخانەی کە کوردستان 24ش لەوێ ئامادە بوو،
زۆربیان ئەوەند کە ئێمە بێرە تێپەڕیوین زانی ومانە ئەوە بینایەکی کللتوریە بەڵام نەمان زانیوە کە ئەو مۆزەخانەیە ئەنجاوە با بڵێن ئەوش کۆمەڵە سەردان بۆ مۆزەخانەکان بەنسبەت ئیڤنتی مانگی یانزەمان ئێستاوا کار لەسەرەواکەین کە لە ڕۆژی لێبوردەیی جیهانی ئیڤنتێک ڕێک بخێن کە هەموو کۆمەڵگەکانی ناو کوردستان و عێراق لە خۆ بگرێت کۆمەڵێک چالاکی جیاوازی تیابێت کە خەڵک بتوانن خۆیان لەوەیە بەشدار بن لە چالاکیەکان ئەوە نەبێت کە تەنیا بێن سەیری پێشانگایە بکەن بەڵکو لەوێ بوون منە کۆمەڵک کاری دەست ئەنجام بدەین بەیەکەوە لەوێ کۆمەڵێک میوزیک هەبێت کۆمەڵێک باسی لێبوردەیی نێوان کۆمەڵگاکانی ئێمە بکرێت کۆمەڵێک جلی ڕەسەن لەوەیە بڵێن نمایش بکرێت ئەو کارانەی تیاکرێت بە شوێکی فراوان بکەن باشە بەهار بەپێ و یاخود ئەو باگراوندی کە ئێستا ئێوە وەرتان گرتووە لە کارەکان و باسکردنی مێژوو لە ڕابردوودا کللتور یاخود شارستانیەت و لە ئێستشدا چ جیاوازیەک هەیە ئایا ئێستا زۆرە و کارەکان هەیە و کراوە یاخود لە ڕابردوودا کەم بووە بەڵام زۆر کاریگەر بووە بەڵێ بۆ خۆی با بڵێن بەراوردکردنی نێوان ئێستا و شارستانیەتی کۆن تۆزێک زەحمەت ئەبێت چکە ئەوان دامەزرێنەری مرۆڤایەتی بوون سەرەتای مرۆڤایەتی بوون یەکەم جار بۆ کە بۆ نمونە نووسینیان داهێناوە یاخۆت کۆمەڵێ شتی تر یەکەم جار بۆ مۆزەخانەیان دروست کردووە زۆربەی شتەکان داهێنان بووە کە لەو کاتەیە کراوە لە ئێستاە لەوانەیە خەڵکی ئێمە تۆزێک ئەو شتانیان بۆ زەحمەت بێت کە ئیبینن بۆ نمونە زۆر خەڵکە بینێڵێت لەوانەیە داهێنان لە وڵاتی ئەمە زەحمەت بێت کۆمەڵی ئاڵنگاریمان هەیە بەڵام کاتێکە تۆ سەیری مێژووەکی لەو کاتەیە کۆمەڵێ جەنگی زۆر هەبووە کە مرۆڤایەتی بەو شێوەیە پێشکەوتونە بووە تەکنۆلۆژی پێشکەوتونە بووە کە چی توانیوانە داهێنان بکەن بۆیە تەسەورەکەم ئێمە ئەتوانین بڵێن شتێکە کە بەردەوامی هەیە ئەبێ گەنجی ئێمە و خەڵکی ئێمەش بێهیوانە بێت کە ئەو شێوەکانی پێشووتر ئەبیستێت کە داهێنانێکراوە هەڵبەت ئەوان بەقوتر نەبوون لە ئێمە بەڵکو ئاڵنگاریشان لەوانەیە زیاتر بوو بێت بۆی بێتە شتێکی هیوا بەخش گەنجی ئێمە ئێستا کار لەسەر داهێنان بکات زیالەوەی کە شتی باشش لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە ببینێ و لێرەیە دووبارەی کاتەوە بەڵکو داهێنانیش بکات لێرەوە بڕواتە وڵاتەکانی تر زۆر باشە بەهار لەگەڵ هاوڕێکت کاتێک ئەم کاراکەن جگەلەوەی کە ئارەزوویکی خۆتانە یاخود ئەتانەوێت کەلێنێک پڕ بکەنەوە هەستکردن بە بەرپرسیارەتیتانە چی دیکە بۆ ئێوە ئەڕەخسێنێت یاخود چ سوودێکی دیکەی هەیە بۆ ئێوەم کارە بەڵێ بۆ ئێمە وەکو بوونمان وەکو تاکێکی کارە لە ناو کۆمەڵگەیە ئەوە زۆر گرنگە چکە نەمنۆرە ڕۆشتش پێمان خۆشە تەنیا ژمارە بین پێمان خۆشە کارکتەرێک بین لە ناو کۆمەڵگەی خۆمان بتوانین ئێمەش ئەو توانە وزەی کە هەمانە بەو گەنجێتیەمان دووبارە بیگەڕێنینەوە بۆ ناو کۆمەڵگە و لە ڕێی ئەوەشەوە کۆمەڵێک خەڵکی زۆر باشمانە زۆر خەڵکی سەرکەوتومان ناسی کە جێی خۆشحاڵیە لەوانەیە هەموو کەسێک ئەو هەلەی نەبێت ئەو هەموو کەسە سەرکەوتووە ببینێت جێی هیواشە بۆ ئێمە با بڵێن باشە پاراستنی شارستانێتی ئەو شارستانێتی کە هەبوو ئێستا ئێمە وەکو مێشوێکی بینین یاخود لە مۆزەخانەیەکای بینینەوە لە چه ئاستێکە پێت وایە بەشی زۆری پارێزراوە یاخود هەم ئێستا لە مۆزەخانەکاندا لە ڕووی ستانداردی جیهانی و مۆزەخانێکی باشمانیە بۆ پاراستنی ئەوانە وە لە ڕووی ئەو کەلێنەی کە ئێوەش پڕتان کردوتەوە ئەگەر نووسراو بێ ئەگەر ئیڤنت بێ باسکردنی بێ پارێزراوە یاخودنا تا ڕادەیەکی زۆر پارێزراو نییە چکە ڕاستە ئێمە کۆمەڵە مۆزەخانەی باشمان هەیە بەڵام بۆ نوو مۆزەخانەکانی ئێمە زۆر بچووکە ناتوانن جێگەی زۆربەی ئەو شتانە دابین بکەن کە دۆزراوەتەوە بۆیە ئێمە کە سەردانی مۆزەخانەکانی شەکەین لەگەڵیان قساکەین دەربارەی ئاڵنگارەکانیان ئەڵێن بۆ نمونە ئێمە شوێنمان نییە یاخود توانای داراییمان نییە بتوانین کارێکی وا بکەین اینجا بەڵام کۆمەڵێ بەڵێن لایەنی ئینتەرناشناڵیش کۆمەڵە زانکۆی جیهانی و کۆمەڵە لایەنی جیهانیش ئێستا کار لەسەرەواکەن خۆشبەختانە کە کۆمەڵێک شوێنەوار بدۆزنەوە چۆن بتوان بیپارێزن خۆشبەختانە ئێستا تقریباً 17,000 پارچەی شوێنەوار لە ئەمریکا وەگەڕێتەوە مۆزەخانەی بەغداد
دووبارە لەوێ ئەپارێزرێت کە ئەمەش جێگی خۆشحاڵیە دووبارە کە ئێمە بتوانین سەردانی مۆزەخانێکی وا بکەین و مێژووی خۆمان لەوێ ببینێن بەڵام بەدڵنیایەوە زۆربەی زۆری پارێزراو نییە و کاتێکشە خەڵک سەردانی شوێناوەڕەکانەکەن چکە پارێزراو نین تەنانەت لە شوێنی خۆشیە بۆیە زۆر با بڵێن ئازاری ئەدەن لەسەری ئەنووسن یاخۆت ئەیشکێنن بەهۆی نەزانینیان دەربارەی نەبوونی هۆشیاری ڕاستە کاریگەری هەیە باشە بە هەرباسیەوەت کرد کە لە ڕووی مادیەوە ئێوە لە ڕووی مادیەوە توانن بەردەوام بن پلانی درێژخایانتان هەبێت یاخۆت پێویستی پێی نییە تەنها ئێرادی خۆتان و بەردەوامی و گەڕان و هاوکاری خۆبەخشانیەوێت بە دڵنیایەوە توانایی مادی زۆر زۆر گرنگە لەو کارەیە بە تایبەت کە ئەمە ئیڤێنتەکان ڕێکەخێن ئەوە شتێکە کە با بڵێن بۆی بتوان ئیڤێنتێکی جوانتر ڕێکخێنە بێ کۆمەڵێک لایەن ئێمەش بهێنین کۆمەڵێک کار و چالاکی دروستکەین بۆ ئەوان بۆیە توانای مادی و با بڵێن دامی لایەنەکان بۆ ئێمە زۆر زۆر گرنگە بێت چکە ئێمە خۆمان ڕاست هەردووکمان کارەکەین بەڵام بۆ ئێمە زۆر گرنگترە بێت ئەگەر بتوانین یارمەتی لایەنەکانی تریش وەرگرێن چ حکومی بێت چ ڕێکخراوە جیهانیەکان یاخود ناوخۆیەکان بن. سەرکەوتوو بن بەهارخان زۆر سپاس بۆ تۆ بۆ هاوڕێکەشت لێرە سپاسێکین کە بەیەکەوە بە هیوای بەردەوامیتان وە کۆڵ نەدانیشتن. زۆر سپاس بۆ ئێوەش خوشحاڵ بووین کەم ڕۆل میوانی پرۆگرامەکەم بوون. زۆر سپاس بەخێر هاتی دووبارە یاخۆت بڵین کارەکانی ئەم دوو خانمەمان بینی ئەم گروپەمان بینین شەڵاوێ بە گروپی تریش کەوەکوتم بە هیوای سەرکەوتنیان با ئێستا بەیەکەوە بزانین ڕەوشی کەشوهای شارەکانی کوردستان چۆنە. هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر هەر بابەتێک هەر شتێک لە ناو کۆمەڵگە لە ناو ژینگەدا بێگومان چەند ڕێگەیەکی هەیە یاخود ئاسانە و دۆزینەوەی ڕێگە بۆ ئەو کارە ئەگەر ئامانج بێ وەگەر بمانەوێت وەکو گەنجانەیە کە لە
تاتوان لە بەدلیسی باکووری کوردستان هاتوون لە بۆری ئاوەکاندا خواردن و ئاو بۆ ئاژەڵ و باڵندە بێلانەکان دابینەکەن. هاوکات بە چەند چالاکیەکیش ئاستی هۆشیاری هاوڵاتیان بەرامبەر ئاژەڵان و باڵندەکانیش بەرزەکەنەوە و داواش لە خەڵکەکەن بەشداری کارە لەو پرۆژەیەدا بکەن. پرۆژەکەیان بە شێوەیەکە کە لە ناو بۆریەکاندا بۆری ئاوەکان هاتوون ڕەنگیان کردو و خۆراکیان بۆ ئاژەڵە بێلانەکان دابین کردووە. ئەنجومەنی گەنجانی سەر بە شارەوەین تاتوان لە بەدلیسی باکووری کوردستان هەڵمەتێکیان بۆ دابینکردنی ئاو و خۆراک بە تایبەت لە وەرزی سستان بۆ ئاژەڵ و باڵندەکان دەست پێ کردووە. لە هەڵمەتەکەدا کوپێک ئاو و کوپێک دانەوێڵە دەکرێتە بۆڕێکۆن و لە کارکەوتوەکان بۆ ئاژەڵ و باڵندەکان لە بەرزاوی شوێنەکان دادەنرێت. Merhaba, ben Mansur Diksin. لە زۆرینەی شوێنەکان هەڵمەتی دابینکردنی ئاو و خواردنمان بۆ ئاژەڵ و باڵندە بێلانەکان دەست پێ کردووە. ئێمە بۆ ڕێکۆنەکان ڕنگ دەکەین و بڕێک ئاو و دانەوێڵیان تێدەکەین بۆ ئاژەڵ و باڵندەکان دایان دەنێن. لە هەندە شوێن دەفری گەورەمان داناوە، ئامانجمان ئەوەیە ئاژەڵەکان بەتەنیا نەبن. ئەنجومەنی گەنجانی شارەوەین تاتوان لە 5 خاڵی سەرەکی خۆراک و ئاویان بۆ ئاژەڵ و باڵندەکان جێهێشتووە بۆ ئەوەی لە وەرزی زستان سوودی لێوەربگرن. ئەنجومەنی گەنجان داواش لە هاوڵاتیان دەکەن بەشداری هەڵمەتەکە بکەن یاخود ئەگەر ناتوانن لە پێویستی دانانی دانەوێڵە لە شوێنەکان ئاگاداریان بکەنەوە. پێویستە هەموو لایەنەکان پشتیوانی هەڵمەتەکە بکەن. ئەگەر ناتوانن بەشداری بکەن با لە پێویستی دانانی ئاو و دانەوێڵە لە شوێنەکان ئاگادارمان بکەنەوە. لە هەندێک شوێن دانەوێڵەمان لە ناو بۆریەکان داناوە، لە هەندێک شوێنیش لە ناو دەفری گەورە. داوا لە هاوڵاتیانەکەم پارێزگاری لەو دەفر و بۆریانە بکەن. ئەنجومەنی گەنجانی سەر بە شارەوەین تاتوان لە بەدلیسی باکووری کوردستان هەڵمەتێکی هۆشیاران بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتنی هاوڵاتیان بەرامبەر ئاژەڵ و باڵندە بێلانەکان ڕاگەیاندووە. ئاوکات بۆ ڕێکۆنەکانیان کۆ کردوەوە و بە ڕەنگ و نەخشی جیاواز ڕەنجیان کردوون پڕیان کردوون لە دانەوێڵە و ئاو بۆ ئەوەی لە وەرزی زستان باڵندەکان سوودیان لێوەربگرن و بێخۆراک نەبن. مرەبایەکێکە لە پێکهاتەکانی خوانی بەیانیان. زۆربەی کاتەگەرمانەوەی خوانێکی بەیانی خۆش بخۆین، هەندێک مرەبای جۆراوجۆریش بە تام دانین. چونکە یاخود بڵێن زۆر جار مرەباکە بە تامی جیاوازە و چەند جۆرێک میوە ئەتوانین بکەین بە مرەبا. ئەم خواردنە شیرینە لەلایەن خانمانەوە دروست دەکرێت. زۆر جار خانمان زۆر ئارەزووی دروستکردنیەکەن. لە گوندێکی یاخود بڵین لە باکووری کوردستان لە گوندی کۆیلۆک لە ئیدر کاکوێتە باکووری کوردستانەوە ژنانی دەستڕەنگینی گوندەکە جگەلەوەی کە بۆ پێداویستی خۆیان مرەبا دروست دەکەن حەزیان پێیەتی و ئەیخۆن بەکارێنن وەک بەرهەمێکی گوندەکەشیان مرەباکە فرۆشن و بژێوی ژیانیشی پێدابینەکەن. خانمانی دەستڕەنگینی پارێزگای ئیدری باکووری کوردستان توانا و شارەزایەکی باشیان لە دروستکردنی مرەبا بە تایبەت مرەبای قۆخ هەیە. ئەوان قۆخە زۆر گەیی و نەرمەکان مرەبای لێ دروست دەکەن. خوانی بەیانیانی پێدەڕازێننەوە. مرەبای قۆخ یەکێکە لەو خواردنانەی زۆر کەس ئارەزووی دەکات لەسەر خوانی بەیانیانی ماڵەکەی هەبێت. ئێمە ئەم کارە جگەلەوەی بۆ خۆمان و پێداویستی خۆمان ئەنجامی دەدەین. ئێستا دەتوانم بڵێم بەهۆی بەچێژی مرەباکەمان کڕیارێکی باشمان هەیە و بووەتە سەرچاوەیەکیش بۆ بژێوی ژیانمان. ئێستا وەرزی پێگەیشتنی قۆخە و دوای کۆکردنەوەی بەرهەمی قۆخەکان بەشێکیان بەهۆی زۆر پێگەیشتنیان نەرمن و بەرەو لە ناوچوونەچن. لە دوای شوشتن و وشکردنەوەیان لە مەنجەڵی زۆر گەورە دەکوڵێنرێت. دەکرێتە مرەبا و دواتر لە ناو شوشە دەکرێن و ڕەوانەی بازاڕەکانی ناوچەکە دەکرێن. پێداویستی خۆیان پێدابین دەکەن. هەروەها بەشێکی زۆریشی ڕەوانەی بازاڕەکانی دیکەی شارەکانی تورکیا و باکووری کوردستانی دەکەن. ئێستا زیاتر قۆخ دەکەینە مرەبا چونکە وەرزی پێگەیشتنی قۆخە. ژنانی گوندەکەی ئێمە لە وەرزی پێگەیشتنی میوەکانی دیکە بە هەمان شێوە مرەبای دیکە و جیاواز دروست دەکەین و بەم شێوەیە دەمانەوێت داهاتی گوندەکەمان زیاتر بکەین و بەرهەمەکانمان بە هەموو ناوچەکان بناسێنین. قۆخ جگەلەوەی بە شێوەی میوە دەخورێت بە چەند جۆری دیکە ژنانی گوندەکە سوودی لێوەردەگرن. وەک وشکردنەوەی قۆخەکان و دروستکردنی کۆمپوت کە جۆرێکە لە جۆرەکانی مرەبا بەڵام بە شەکرێکی زۆر کەمتر. خانمانی ئەم گوندە جگەلەوەی بەفرۆشتنی ئەم بەرهەمانە داهاتیان دەست دەکەوێت
بژێوی خۆیان بەڕێوە دەبن بە هەمان داهات یارمەتی خێزانە کەم دەرامەت و هەژارەکان و منداڵانی بێباوک دەدەن. هەر لە باکوور دەمێنینەوە ئێستا وەکو هەمیشەش باسیەکەین ئەو میوانە یاخود ئەو خواردنانە کە لەم وەرزەدا پێگەن ئێمە باسیەکەین بزانین لە چ ناوچەیەکە. ئەستا باسی ئەومان کرد کە قۆخ چۆنەکرێت بە مرەبا ئەو خانمانەیە و گوندە بژێوی ژیانی خۆیانی لەسەر دابینەکەن. ئێستا وەرزی ڕنینەوەی بەرهەمی فستقە لە شاری ڕەحا ئەویش هەر لە باکووری کوردستانە ئەم ڕنینەوەی فستقەکان دەستی پێ کردووە و جوتیاران هاوڵاتیانی ئەو ناوچەیە شەو و ڕۆژیان خستۆتە سەریەک بۆی کە پارێزگاری لە بەرهەمی فستقی ئەم ساڵیان بکەن بە شێوەیەک لە ڕۆژدا سەرقاڵی ڕنینەوەن و کۆیەکەنەوە بەرهەمەکانیان و لە شەوانیشدا ئەرکێکی دیکەیان هەیە بۆی کە لە دەستی باندەکان ئەو کەسانێک کە یانەوێ فستقەکە بەرن ئەیپارێزن. پاسەوانی ئەو فستقاکەن جوتیارەکان ئەوانەی کە فستقەکەیان کۆ کردوتەوە و بە درێژایی شەو تا بەرەبەیان بە دەوری باخەکەدا سوڕێنەوە بۆی کەس نەیبات. پێشبینی ژەکرێ ئەم ساڵ بە ڕێژەیەکی بەرچاو فستق لە پارێزگای ڕەحای باکووری کوردستان بەرهەم بەهێنرێت. هەرچەندە ئەم ساڵ بەهۆی سووتانی دارستانەکانی تورکیاوە یاخ بڵێن بەهۆی وشکە ساڵیش لە هەردوو کاتدا کەمی بارانبارین زیانێکی زۆر بەر کەرتی کشتتوکاڵ و بەر گەشت و گوزاریش کەوت و بەرهەمە کشتتوکاڵەکان بەگشتی کەمی کرد. بەڵام لە باکووری کوردستان ئەم ساڵ بەرهەمێکی باشی فستق هەیە کە وەکو جوتیاران ئاماژیان پێکرۆ بەڵام ئەوانیشەوەتە دەست بە بەرهەمەکانەوە گرن بۆی هەم لە بردن و فراندنی بیپارێزن ئەم چاوەڕێی بکەن کە بەرهەمێکی باشیان هەبێت و قازانجیشی لێ بکەن. ئێستا با بەهای دراوەبیانیەکان و نرخی زر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. 100 دلاری ئەمریکی 148,000 دیناری عێراقیە، 100 یۆرۆ 174,500 دیناری عێراقیە، 100 پاوەند 205,000 دیناری عێراقیە، 100 لیرۆی تورکی 17,420 دیناری عێراقیە، 100 تومەنی ئێرانیش 5,640 دیناری عێراقیە. جا لەمانە مسقالێک زێڕی ئار24 هەیە کە بە 423,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئار21 373,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی ئار18 317,000 دیناری عێراقی. کولتوری هەر وڵاتێک کۆمەڵی یاخود بڵێن کۆمەڵە هونەر لەخۆگرێت. هونەرەکانیش دەبنە نازنامەی ناسینەوەی نەتەوەکان. لەم بابەتە باس لە هونەرێکی کولتوری میسرەکەین کە بە ناوی پاپیرۆسە کە بە چەندین پرۆسە کاغەزی پاپیرۆس لە قامیش دروست دەکرێت. کاغەزی پاپیرۆس لە سەردەمی فرعونەکانە بەکارهێنراوە و تا ئێستاش دروست دەکرێت. میسرەکان دروستکردنی کاغەز لە قامیش هەمووکو کولتورێک وڵاتەکەیان پارێزگاری لەکەن هەم لە ڕێگەی یاخود بڵین لە ڕێگەی دروستکردنی ئەو کارەشەوە بژێوی ژیانیشیان دابینەکەن. با بزانین پاپیرۆس چییە؟ قامیشەکانی زەوی و دۆڵە سەرسەوزەکانی میسر پێکهاتەیەکی سەرەکی دروستکردنی کاغەزی پاپیرۆسە کە بە چەند قۆناغێکی سەخت و دژوار تێدەپەڕێت و کاغەزەکەی لێ بەرهەم دەهێنرێت. هەر بەشێکی لەلایەن کەسێکی شارەزاوە ئامادە دەکرێت. بۆ قۆناغی داهاتوو دەدرێتە کەسێکی دیکە. بە بینینی قامیشە باریکەکان ئەستەمە لەو باوەڕە بیت ئەم قامیشە باریکانە دواتر دەبێتە کاغەز. دوجار وێنە و نووسینی لەسەر دەنەخشێنرێت. ئێمە هەوڵی ئەوە دەدەین ئەم هونەرە جگە لەوەی بژێوی ژیانمانی پێدابین بکەین ڕێگریش لە ناوچوونی ئەم هونەرە بکەین. ئەمە سەرمایەکی ناساندنی کللتور و شارستانیەتی کۆنی ئێمەیە. دانیشتوانی ئەم گوندە ژمارەیان 15,000 کەسە کە هەمویان سەرقاڵی هونەری پاپیرۆسن. جگە لە وێنەکێشان و هێماکانی فرعونیەکان لەسەر ئەو کاغەزانەی بە پاپیرۆسەکان دەنەخشێنرێت، کیفی پارە، تێنووسی بچووک و دیزایانی وێنەکێشان و چەند بەرهەمێکی دیکەی دەستی لێ دروست دەکەن. بەم کارە جگە لەوەی بژێوی ژیانیان دابین دەکەن، بەردەوامبوونیش بە هونەرەکە و کارەکە دەدەن.
خەڵکی گوندەکەمان بەگشتی کاری دروستکردنی پاپیروس دەکەن، ئەویش بە هەموو جۆرەکانی ئەم کارە. هەندێکمان قامیش دەڕوێنین، هێندێکی دیکە قامیشەکان دەکەنە کاغەز و ئەوانی دیکە دەیانکەن بە کەرەستەی وەک چیفی پارە یان وێنەیان لەسەر دەچێشن، یاخود بەشێکی دیکەش بە بازارکردنی بۆ دەکەن و دەیفرۆشن. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و قەدەغەی هاتوچۆ گەشتیاری ئەو هونەرە کللتوریانی کە تایبەتن بە نەتەوە جیاوازەکان و سەرنجی کڕیاران و گەشتیارە بیانەکان ڕادەکێشن گورزێکی ئابووری توندیان بەرکەوتووە. میسریش یەکێکە لە وڵاتانەی کە بەهۆی ناوچەی مێژووی و کولتوریەکانی گەشتیارێکی زۆر بە درێژایی ساڵ سەردانی دەکەن. ئەمەش دەبێتە دەرفەتێکی باش بۆ ساختکردنەوەی ئەو بەرهەمە دەستی و هونەرە کولتوریانە لەلایەن کڕیارە بیانەکان و گەشتیاران کە خواستیان لەسەر بێت و بکردرێن. دوای 18 مانگ لە داخرانی یانە شەوانەکانی بەریتانیا مانگی ڕابردوو بڕیاریکردنەوەی یانەکان درا، بەڵام بە چەند مەرجێک کە بەپێی بڕیارەکان هەر کەسێک سەردانی یانی شەوانەکان بکە ئەبێ بەڵگەنامەی یاخود کارتی وەرگرتنی ڤاکسینی دژە کۆڕۆنای پێبێت. بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیاش ڕایگەاندووە مەرجی وەرگرتنی ڤاکسین بۆ یانە شەوانەکان تا مانگی ئەیلولی داهاتوو بەردەوامە بێت و بە پێچەوانەوە ڕێگە بە کەس نادرێت دەربچێتە ئەو شوێنەوە گەر یاخ بڵێن ڤاکسینی وەرنەگرت بێت. بەپێی ئامارەکان زیاتر لە 60 دانیشتوانی بەریتانیا ڤاکسینی کۆڕۆنایان وەرگرتووە و لە سەدانەوەی هاوڵاتیان سەروی 6 ساڵی و هەروەها لە 60 ئەوانی تەمەنیان لە خوار 34 ساڵیەوەیە ڤاکسینی دژە کۆڕۆنایان وەرگرتووە. پێچێت تەسیراتی ڤاکسینەکە بێ لەسەر منیش کە کێشەم هەیە لەگەڵ ڤاکسینەکە، بۆ ئێستا لە هەموو جیهانیش باسیێوا کرێکە بۆتە مەرج بۆ یانە شەوانەکان، بۆ سەفەرکردن، بۆ هۆڵی ئاهەنگەکان، بۆ نان خواردن، بە هەر شێوەیەک بێت هەموو ڕێگەیە گەگیرێتە بەر بۆی کە ڤاکسینی کۆڕۆنا بەکار بهێنرێت. ساڵی 2021 بە ساڵی هاوکاری نێوان مۆزەخانەکانی ئیتالیا و رووسیا دادەنرێت لە کردنەوەی پێشەنگایەکی تایبەت بە ئۆتۆمبیلە کۆنەکان کە لەلایەن دامەزراوەی نوچیۆ بەرتۆنی ئیتالی لە مۆسکۆ پێشەنگاکە بەڕێوەچێت. زۆرێک لەو ئۆتۆمبیلانەی نمایش کراون مۆدلەکانیان دەگەڕێتەوە بۆ ساڵانی نێوان 1950 تا 2010. لە پێشەنگایەکی گەورەی شاری مۆسکۆی پایتەختی رووسیادا کە بۆ نمایشکردنی ئۆتۆمبیلە کلاسیکەکانی دیزاینەری بەناوبانگی ئیتالی نوچیۆ بێرێتۆن بەڕێوەچێت. پێشەنگاکە بەشێک بوو لە هاوکاری یەک ساڵەی نێوان مۆزەخانەکانی ئیتالیا و رووسیا. گلامۆر، ئێلێگناس و کلاس چەند جۆرێک لە ئۆتۆمبیلی ئیتالین کە لە ساڵانی 1950 تا 2010 دروستکراون و نمایشکران بۆ سەردانیکارانی ناوخۆ و گەشتیارانیش. دیزاینەکانی ئەم دیزاینەرە بەناوبانگە پێی دەگوترێت 100 ساڵ ستایلی ئیتالی لە ئۆتۆمبیلدا. هەموو ئەشتانی بێرتۆن ئەنجامی داوە، هەموو ئەو پرۆژانی کاری تێداکردوون دیزاینەکانی پلەی بەرزترینی وەرگرت. ئەمە شاکارە. ئەم ئۆتۆمبیڵە خێرایی بۆ 250 کیلۆمتر لە کاتژمێرێکدا هەیە. شاکارێکی وایە کاتێک تەمەشای دەکە هیچ دەرفەتێکە دەبۆ ناهێڵێتەوە کە چاوەکانتی لە ئاسدا دابخەیت. لەم پێشانگایدا سەردانیکاران دەتوانن نمایشی ئۆتۆمبیلی کۆنسەپتی نیچۆ بکەن کە بۆ ستۆدیۆی پێرتۆن دروست کراوە و لە ساڵی 2012 لە نمایشی جنێف مۆتۆر پێشکەش کراوە. ئۆتۆمبیلەکە لەلایەن مایک ڕۆبنسۆن دیزاین کراوە. دیزاینی هەموو کارەکانی ڕابردووی لە خۆ گرتووە، بەڵام لە دیزاینە نوێیەکانیشیدا پێشکەوتن بۆ داهاتوو زیاتر بەدیار دەکەوێت. دیزاینکردن لە ساڵانی 1950 بە بەرهەمهێنانەوە نەبەسترایەوە، واتە هیچ پسپۆڕێکی تەکنیکی بەشداری تێدا نەکردووە. بەم شێوەیە دیزاینێکی باش هەبوو. لە پێشەنگەکەدا ژمارەیە گوێنەی دیزاینەکانی بێرتۆن هەن کە لەلایەن ئەرژیڤی حکوومەتی ئیتالیا و ستۆدیۆکانی بێرتۆن ئامادەکراون کە بەلای هونەرمەندانەوە وێنەکانی دەیان ساڵی ڕابردوو پرۆسەی دیزاینی مۆدێلە سەرەتاییەکان نیشان دەدەن بەرەو ئۆتۆمبیلی کۆنسەپتی مۆدێرن. بەرهەمی ئۆتۆمبیلەکانی ئیتالیا یەک لە ناوازەترین و گرانترین ئۆتۆمبیلەکان و دیزاینی سەرسوڕهێنەری دەستی لە بازاڕی ئۆتۆمبیلدا ئێستا شوێنەی دەگمەنە. بڕیارە لە چوارچێوە هەمانگی یەک ساڵی مۆزەخانەکانی ئیتالیا و رووسیا چەندین چالاکی دیکەی هاوبەش ئەنجام بدرێن. زیاتر لە 40 ساڵە لە ناوچەی خوێی ئایگێز مۆرتی فەڕەنسا
ئۆپراسسیۆنی پۆڵەنکردنی فلامینگۆکان ساڵانە ئەنجامەدرێت و بەڕێوەچێ بەمەبستی توێژینەوە لەسەر جۆرەکانی و چاودێریکردنی شێوازی ژیانیان و گەشەکردنیان و هاوکات چاودێری ژینگەکەشیان. فلامینگۆ باڵندێکی زۆر تایبەت و جیاوازە. بۆم ساڵیش شارەزانی بواری باڵندە لە فەڕەنسا ئاماژە بە زیادبوونی ئەم باڵندە دەگمەناکەن بۆی کە زیاتر لە 5,000 جوچکەیان بووە و فلامینگۆکان بەردەوام لە ژینگێکی باش و گەشەکردندان. لە ناوچەی خوێی ئایگیسی مۆرتی فەڕەنسا ژمارەیەک لە کەسانی شارەزا لە بواری باڵندەناسیدا بە شێوەیەکی خۆبەخشانە بەشداریان لە پۆلەنکردنی فلامینگۆ پەمەیەکان کرد کە بە دەرفەتی دەزانن بۆ سەرژمێری و زانینی کێشی باڵندەکان بۆ ئەوەی بتوانن بە درێژایی ساڵ چاودێریان بکەن و پارێزگاری لە ژیانی ئەو باڵندە دەگمەنە بکەن لە ناوچەکەدا. ئەم چاودێریکردنە کە ماوەی 40 ساڵە بەردەوامە وای کردووە لەو ڕێگەیەوە ئاگاداری تەندروستی و شێوازی ژیانیان ببن. Ici, cette année, dans les salles d'Aigues-Mortes, se sont reproduits environ. ئەم ساڵ لە ناوچەی خوێیی ئایگیسمۆرت نزیکەی 5,000 تا 6,000 جوچکەی فلامینگۆ لەدایک بووە چونکە ژینگەیەکی باشیان بۆ ڕەخساوە. لە ڕێگەی ئامێرێکی زیرەکەوە کە لە قاچی هەندێکیانمان بەستون دەتوانین لە دووری 300 متر چاودێریان بکەین چونکە فلامینگۆ باڵندێکی زیرەک و سڵە بە تایبەت کە گەورە دەبێت. Parce que le flamand est un animal assez farouche qui est difficile à attraper une fois qu'il est adulte. لە ماوەی 40 ساڵدا و هەموو ساڵێک بە شێوەیەکی سەرکەوت و فلامینگۆکان پەروەردە دەکرێن و چاودێری دەکرێن. پسپۆڕانی بواری باڵندەش ئاماژە بەوە دەکەن کە ئەو باڵندانەی لە 60ەکانی سەدەی ڕابردوو هەڕەشەیان لەسەر بوو ئێستا تەندروستن. هەندێکیان تەنیا لێرە ژیانیان بەسەر دەبن. هەندێکشیان ڕەفتارێکی کۆچەریان هەیە بە دوای زستانێکی گەرمدا دەگەڕێن بۆ ئەوەش دەچنە باشووری دەریای ناوەڕاست و لە بەهاردا دەگەڕێنەوە فەڕەنسا. Et ensuite, on va mesurer, peser, prélever des plumes pour faire des analyses. ئێمە لێرە لە ناوچەیەکداین کە زۆر پارێزراوە کاریگەری چالاکی مرۆڤی کەمترە چونکە ناوچەیەکی خوێیە کە تەنیا ئەو کرێکارانەی لێیە کە لێرە کاری خۆی دەکەن بۆیە بێزار ناکرێن. ئەوە هیچ گۆڕانکاریەکی بەسەر بارودۆخی ژیانی فلامینگۆکاندا نەهێناوە. لەبەر ئەوە ئێمە هیچ هەڵس و کەوتێکی جیاوازمان نەبینی بۆ ژیانی فلامینگۆکان. Eh bien, cette année encore, on trouve des flamands bagués en 77 qui se reproduisent. Vous voyez, donc 44 ans après. بەهۆی بەنرخی فلامینگۆ زانایان دەیانەوێت لە نەمان بیان پارێزن. فلامینگۆ لە خێزانی لەقلەخن و جۆرەها ڕەنگی هەیە بەڵام باوترینیان ڕەنگی سپی و پەمەی و شینە. فلامینگۆ لە ساڵێکدا 2 هێلکە دەکات و 1 دانیان دەبێت بە باڵندە. بەردەوام بە کۆمەڵ دەڕۆن لە کاتی خەوتندا بە پێوە دەوەستن و سەریان دەخەنە ژێر باڵیانەوە. زۆر زیرەک و هەستیارن. چاویان زۆر تیژە بۆ بینینی شتەکانی دەوروبەریان. لە کاتی بوونی دەنگێکی خۆش یان میوزیک ئەوان سەما دەکەن. توانای فڕینی زۆریان هەیە و هەندێک جار لە کیشوەرێکەوە بۆ کیشوەرێکی دیکە کۆچ دەکەن. زۆر جار بۆی کە لەشمان یاخود جەستەمان باش بێت تەندروست بین پەنا بۆ بەشێک لە دەرمانە بین یەکسەر حەبێکە خۆین یاخود دەرمانێکی پزیشکیە خۆین. بەڵام زۆر شت هەیە یان بڵین ڕاوێژکاری پزیشکی هەیە کە پیانەڵی چی بخۆم ئێوانیش بە هەمان شێوە دەرمانێک تێنێ. بەڵام چەند کارێک هەن بە ئەنجامدانیان دەتوانیت تەندروستێکی باش بەدەست بێنیت. هەروەگەوترێت 6 لە باشترین پزیشکەکانی جیهان ئەمانن. ئێستا پێتانەڵم چه دکتۆرەکت هەبێت ئەو زۆریش ئاسانە. تیشکی خۆر باشترین پزیشکە. جگەلەوە پشودان و ئەنجامدانی وەرزش و هەروەها سیستمی خواردن سیستمێکی باش و تەندروست. متمانە بەخۆبوون ئەمەش بۆ خۆی پزیشکێکی دیکەیە. و هاوڕێتی لە هەموو قۆناغەکانی ژیاندا دەستی پێوە بگرە و چێژ لە ژیانێکی تەندروست وەربگرە. ئەم پزیشکانە ئەگەر هەت بێ و ئاسانە لە دەوروبەرتە بەڵام خۆت بزانی سوودیان لێ ببینی ئەوە هیچ کات پێویستە بە دەرمان نابێت یاخۆت هەمیشە خاوەن جەستێکی باش و تەندروست بمێنن. ئامانجمانە ئەوانە بە ئێوە بڵین بۆی هەمیشە تەندروست باش بن لە خۆشیدا بمێنن. ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم بەرگە و بابەتەکانی ڕۆژباشم پێشکەشکردن بۆ هیوایان هەمیشە تەندروست باش بن
ماڵاوە.